بینەرانی عەزیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ، تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیستان پێشکەش لە هەفتەیەکی تر و بەرنامەیەکی ترا لە خزمەتانام بۆ پێشکەشکردنی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داواتمان کردووە لە هاوڕێبرامی باتمانەی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست قسە و باسەکەین لەسەر کوشتاری ماشێنی وەحشی جمهوری ئیسلامی کە سەری ڕاوەستانی نییە لە تێی 43 ساڵی ڕابردووە. پێشەوەی پرسیارەکانم مارەسە بکەم، هاوڕێبرای مەگەدەنجی منەبیسی زۆر خۆش هاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ دەنگتە بیسم، سڵامە گەرم بۆ ئێوە و بینندگان عەزیز. زۆر سپاس. هاوڕێبرای من وەکو ئاگاداری جمهوری ئیسلامی لە تێی 43 ساڵیا یەک ڕۆژ و یەک سەعات بدونی کوشتار و قەتڵ و ئێعدام نەیتوانیوە لەسەر پێی خۆی ڕابوەستێەوە بە ئەندازەی تەمەنی 43 ساڵەی خۆی قین و تووڕەیی 85 ملیۆن خەڵکی ئەو کۆمەلگا دژ بە جمهوری ئیسلامی لە ئەمڕۆکە ئێسمە قسە باسەکەین لە هەموو کات زیاترە و جمهوری ئیسلامی وەکو ئیشارەم کرد 43 ساڵە یەک ڕۆژ بدونی کوشتار و قەتڵ و ئام و ئێعدام و شکنجە نەبووە. و ئەم ڕۆژانە ئاگادارین بەداخەوە چەند ڕۆژ لەوە پێش 4 دانە لاوی ئێعدام کرد، لاوی کوردی ئێعدام کرد و ئەم ڕۆژانە شاهید ئەوەین کە ماشێنی کوشتار و قەتڵی ئەمدی دەوڵەتی سرعەتی زۆرتری گرتووە. بۆچی؟ و تاکەی ئەم سیکلی کوشت و کوشتارە ئیدامەیە بێت. قبل ذاك چمە سەر دووە سوالەکانمانە لەلایەن خۆمەوە بەم تەلەڤیزیۆن پەرتە و حەز کۆمونیزم کارگەری حکومەتیستە و سەرخۆشی ئەنێرم بۆ بنەماڵەی موحسن مەزلوم و پژمان فاتحی و فەرهاد ئازەربار و محەممەد فرامەرزی و محەممەد قوبادلو. ئەم جوانەی لە حەقیان ئیعدام نەبوو، جمهوری ئیسلامی ئیعدامیان کرد. بۆ چە سوالەکە وازانم سوالێکە بۆ جمهوری ئیسلامی لە ڕۆژ ئەوەڵێ و تا ئیسا ماشین سەرکوبی مرتبان کارەکە بە تایبەت مەسەلەی کوشتن و ئیعدام و تەح برسیەتی و درگ و حقەبازی و یعنی وەختی تماشایەکەی گشتی منفیە بۆ ئەدامەیەکە بۆ ئەوەی کە ئەم حکوومەت جمهوری ئیسلامیە لە ڕۆژ ئەوەڵێ و تا بە ئیمڕۆ وەسڵەیەک ناجوور بۆ بەو جامعەی ئێرانە لەبار فەرهەنگیە و لەبار اقتصادیە و لەبار سیاسیە و یعنی بەرخەلاف مردم هەمیشە کارەکانی ئەکا بۆ لە حاڵی کاژی من نمایندەی مردمم نە نمایندەی مردم نیە بە نەزەر من دژمن سەرەکی کرێکار و زەحمەتکێش ئینسانەی جوان و ئازادی خوای ئەو جامعە لە ڕاست کشتێ و دژمن ژنانە. جمهوری ئیسلامی نیشانێدایە لەم 45 ساڵە حاکمیەت نەنگینە چۆ بەڵایەکی بەسەر ئەو جامعە هاوردێ. جا بۆ بوونەوە ئەمە ئەزانێ ژێر پای خاڵیە، پشتوانەی نییە. ئەگەر گشتمان ئەمانەمانە لەبیرە مەسەن چەند ساڵ لەوە و بەڕبژم 10 ساڵ لەوە و بەرمەردم ئێران بە تایبەت جیا لە کوردستان هەل ڕۆژ ئەوەڵە و مەرزبەندی خۆی وە تەک جمهوری ئیسلامیا کردە وەلی لە ئێرانە بۆ انتخاباتەکان خاتەمی بۆ انتخاباتەکان 94 حتا لەبیر بینەکەی ڕۆحانی ئەمانە مردم چۆنە پای انتخابات تەوەهمیان بوو بە جمهوری ئیسلامی ینی فکریان نەکردە و کە حتمما ئەمانە وا قسەیەکەن ئەم قسە خۆشخۆشەی لە وایەکەن دانێ وەک ڕۆحانی ئەیوت ئاوا کڵەکەی گردەوت کێڵێڵ تەواو هەرچی مشکڵاتە هالای منە و پیان وایە واخەنەمانە کارێکەکەن وەلێ دووەختی دییان هاتە سەرکار لە دەیمانەوە 26 خەڵکی فرێ کۆشت لە 98 جا خەڵکی فرێ کۆشت فقط جرمیانی لەوە بوو چۆن ئاعترازیان کرد وتیان بووچە بنزین هالا بووچە برزینتان بەرگە سەرەوە ئەو نەبێ شەرم بوو ئەم جەنایەتکارەی لە باکیان نییە لە درو هادوتی ئەسڵان من خۆمی سوحا وەختی لە خەو هەڵستیاوم ئەم خەوەرمەج نەفتگە کاگەرەکمەوە بیجم مردم دی ئیمڕۆ ماهیەت جمهوری ئیسلامیان ناستیە مردم ئێران لە جمهوری ئیسلامی عبوریان کردیا جوانەکان نەسڵ ئەم جەدیدە ئەم جمهوری ئیسلامیان بە سیستم و بە قانون و بە شەرع و بە شەریعەت و بە دەستگای قەزایی و بە مەجڵسیان و بە تەشخیص مەسلحەت نظامیان و بە هەموو ئۆرگانەکان جمهوری ئیسلامیان قبول نییە
ئەزانن ئەمانە فقط قسەیەکەن، ئەمانە ئەبزارێکن هادە سەران حکوومەتەوە هادە سەم سیستم حکوومەتەوە بۆ سەرکوبکردن مردم. مەساڵ بێرمەوە تو تماشا دادگاکە خۆی قەزاییەی جمهوری ئیسلامیکە لە مەسئول خۆی قەزاییە و بیگرە تا منشیەکەی تا سخەنگوی حتا ئابدارچیەکەی تا ئەو کەسە وا لێنە کاریان وەکە ئەمانە کشتیان پاسدارن، کشتیان شکنجەگەرن، کشتیان جنایەتکارن، کشتیان ئیسلامیین بەمان ئای واقعیەکەی ئیسلامیین وە سەر بەم حکوومەتەنا وە کشتی انتخاب کردیاگە لەلایەن جمهوری ئیسلامیە و ئەمانە دانە دانە انتخاب کردیا بووچە بۆ ئەوەی کە هەرچی جنایەتەکەن هەرچی دەستیان فرەتر باز بێ مردم کوژن فرەتر مردم قەتڵ ئامکەن بۆ بوونەوە لە خۆیانن. گەرەک مەمە بیزم جمهوری ئیسلامی بۆیەکە ئیمڕوو سرعەتی داوە بە کوشتەکان بە نەزەر من لەبارە ئەقتصادیە و فەلەجە لەبار سیاسیە و مردم لێ ئەبووریان کردگە دی کەڵک و کڵۆک و کەڵاونیانە سەر مردم و درو دەلەسا مردم دیتە بە گوچکەیان ناڕێ خۆیان بە چاو خۆیان دییان ئەم 45 ساڵە چای کردیا بە تایبەت ئیسە چیەکە ترس جمهوری ئیسلامی ڕوو وەحشە دایگردگە ئەترسێ ئەزانێ دی ڕژیمەکەی واقعان لەوان نەماوە نەجواو بوونیە خۆ ئەو هەر ئەسەن باوەڕێ بەجواو نییە وەلی دی ئەزانێ دینا هیچ کەڵاو بەرداری و حقەبازیک و هێمانە لە جانتایان نەماگە سەرنگونی خۆی ئەوێنێ بۆ ئەوەیەکە ماوەی تر بیخاتە دواوە دەستێداگە بە ئیعدامکردنەکانەوە. اینجا یەک شتیش بیژم جمهوری ئیسلامی ئیعدام ئەوەیەکە جمهوری ئیسلامی ژێ من ئیعدامەکەم ومانە ئیعدام نییە مجازاتە ئیعدام قەتڵی ئەمدی دەوڵەتیە بە بەرنامە و بە قانونە و دایانیشن ئەم بەرنامە ئەم بەندە تێرن لە قانون ئەو وەختە بە وەخت و سەعات و هەموو شتێکی تاعینەکەنەوە کاڕاکوژن ئەمە مجازاتێکە ئەمە جنایەتێکە دوایژن ئەرێ بۆ ئەمنیەتە نازانم نەبا خەلافکار سەردەرنێری با کوشوەر ئەمنیەتی خۆیان ئامڵنا ئەمنیەتی نائەمن بوونە هەر بۆ بوونەوە وازانم شەدەت ئیعدامەکانی ناشی لە شرایەتی واخۆی سقوط خۆی ئەوێنی بەستیاوە دەبێت. هەورە برایمەر وەکو توش تەوزێ حەدا و کۆمەلگەش ئاگادارنەوە ئەمە زۆر بە باشیێزانن جمهوری ئیسلامی هەر لە ڕۆژی سەرەتایی بە قودرەت گەیشتنی و قەتڵ و کوشتار جوڵی بەرنامەکانی بووە تا ئێستا کە ئێمە قساکەین و باز لەوەژەکەن کە ماشێنی ئینسان کوژی جمهوری ئیسلامی دەورێکی زیاتری هەڵگرتووە. ئەگەر قەرار بوو کوشتن و بڕین و ئێتراز و شکنجە و زیندان و شەلاق و سەنگسار و ئەسیدپاشی و هەموو ئەو جەنایەتانی کە جمهوری ئیسلامی دش بە خەڵکی و کۆمەلگا بەڕێوەی بردووە جوابی بدایێتۆ خەڵک دەبوو مبارزەیان نەکردایە خەڵک دەبوو ئێترازیان نەکردایە بە قسەی مەسئولینی سەرانی دروشتی جمهوری ئیسلامی 90% خەڵکی ئێران لەم دەورەیە زۆر خۆیان بە ئاشکرا باسیێماکەن کە ناچنە پای ڕێیدان بە جمهوری ئیسلامی هەروەکو تۆش باست کرد خەڵک لە جمهوری ئیسلامی ڕەت بووە. بەڵام مادام ئەمە وەزی کۆمەلگایە ئێتراز و مبارزە و ناڕەزایەتی و تفونەعلەت لە جمهوری ئیسلامی لەو پەڕی خۆیایەتی کەی پایانی ئەم سیکلی ئینسان کوژیە چاوەڕوان دەکرێت و خەڵکی ئەو کۆمەلگا دەبێت چ بکەن باتەوەجێ بەوەی 90% و 90% زیاتری خەڵکی ئەو کۆمەلگا 100% دژی جمهوری ئیسلامین و جمهوری ئیسلامیان ناوی ڕێگای نەجاتی ئەو خەڵکە بۆ ئەوەی توانن هەوساری ئێعدام و کوشتاری جمهوری ئیسلامی بگرن و لاریکەی قودرەت بێن نەخوارۆ دەبێت چ بکەن؟ ئایا ئەم وەزیەتە بێ هەروە ئیدامەی بێ خەڵک ناڕازی بن و جمهوری ئیسلامیش ئێعدام کات؟ بە نەزەر من یەکشە بیژم خەڵک ئەوەڵێکە لە ڕۆژ ئەوەڵە و جمهوری ئیسلامی هاتیە سەرکار فرێک لە ئازادی خواز و بەرابەری تەڵەبەکان لە کۆمۆنیستەکان لە چەپەکان لە فرەی شوێنە کە حتا لە بڕێک شارەکان ئێرانیژە ئەمە لە کوردستانە هەروە باسم کرد ئەم جمهوری ئیسلامیانە نەیان پێدا قبولیان نەکرد قبولیان نەبوو ولی دیارە لە پاڵیا لە پاڵ ئەمەیەوە جمهوری ئیسلامیان قبول نەبوو خەسارات فریانیش دیە هەزینەی فریان داگە هەروایژین جمهوری ئیسلامی 44 ساڵا کوژی معلومم هەزینە هەر لەم مردمە بووە
ئەمە ئیمڕوو ئەگەر دادوێ کە 50-60% بە جمهوری ئیسلامی تەواویان بوو ئیمڕوو دیک شاتە سەمەیان وەختی هاتێنە سەمەیان ئیمڕوو گشت بە تەک ئەو مردم ئێرانە بە جوان بە کارگەران بیگرە بە بانشەستەکان بیگرە بە ژنان بیگرە بە فەرهەنگیان بیگرە بە ماڵباختەکان بیگرە بەو ئەنسانەی لەوان حەزەکەن بە ئازادی و حەزەکەن ژیانی خۆش و ئارامیان بێ ئەگەر لە تەکتەکیان بپرسی بیژی دژمنت کێژی دژمن باوک و دایکم و مناڵم و خۆم و کشتی جمهوری ئیسلامیان لە بەرچاو بوو یعنی ئەمە سا جمهوری ئیسلامی سەران ئەو باش جمهوری ئیسلامی ئەبێزانن و مردمیش ئیمڕودی تەواومیان نەماوە بۆ ئەوەی کە وەختی ئەمە گەیەسە ئەم حەدا یعنی گەیەسە ئەم حەدەکە دژمنەکە جمهوری ئیسلامیە بەمان ئای واقعیەکەی دەیدی مەرمەکەشێ بوو لا بردن ئەم جمهوری ئیسلامیە ئەشی شکلەکەی بگۆڕن مبارزەکەیان یەکێ لە شکل مبارزەکەیانەوەیکە وا بیگۆڕن و بێن جمهوری ئیسلامی بتوان بڕۆخن اتحاد و بە قودرەتەوە هەست اتحاد و هەمبەستەگی کارگەران معلمان دانشآموزان دانشجوان ئەوەیکە وا ئینسانە حەزەکە بە ئازادی و حەزەکە ئەوەیکە جمهوری ئیسلامی سەرێ بە تەنێو نەمێنێ ئەشی دەستبەنە دەست یەکەوە بە قودرەتەوە مەساڵ بێنمەوە من ئایژم ئەگەر هەر ئەم کوڕی لەو 4 نەفەرەوە و 5 نەفەرە محەممەد قوبان لویس ئەگەر مردم واقعەن ئەو اتحادیانە بێ برژیانە ناو شارەکان حتا لە کارانە و 4000 نەفەر بچواتە بەر زندان ئەوین قزل حەساڵ لە شارەکان ترە و مردم ئیحسابیان کردای بووتان نەبە ئێعدام بنەسەم جمهوری ئیسلامی ناتوانێ و کارەکە ئەشێدی ئەمە بێتە شعار مردم نەبە ئێعدام ئەشی ئەمە بێتە دەرسێک بوو مردم ئەشێ بچن برژنە خیابان لە هەر کوێنە ئۆرگانێ دەوڵەتی هەز کازە و کوچە گشتی پشتە سەریانە ئێوە چکاران کوڕ مرد مەگەنێ ئەدامیەکەن کی ئەم حەقیە بە ئێوە داوە ئەمانە داوای نانەکەن داوای ئازادیەکەن داوای ڕەفایەکەن داوای حرمەتەکەن ئاخر 45 ساڵە ئێوە خەریکن ئەم ملەتە تاقیرەکەن 45 ساڵە گەرانی و بێکاری و فەقر و پەلاکەتان بە ملەتە داسپانیە 45 ساڵە وعدە و وعید پوچەوەن 45 ساڵە مردمە کێشن بە ئەنوا وەخسام لە پای ڕەودان بێ ڕەو بووە وەزیفەی شەرعیتە و وەزیفەی دینیتە و ئیمڕۆ ئەیژن نە ئەگەرنیت زد جمهوری ئیسلامیت و ئەگەرنیت ئیسلامت زد ئیسلامیت و ئەم جڕوجانەوەرە بەم شکڵە حکوومەتیان کردی ئەشتی ئیمڕۆ مردم ئەمانە دی ئەزانی ئیمڕۆ ئەشی بەرخەلاف جمهوری ئیسلامی هەرچەند حرەکەتەکەن ئەشی قودرەتەکە خەنەکە قدرت خۆیان نیشان بن ئەو وەختە تەلاشکەن ئەم ڕژیمە سەرنگونکەن ئەم ڕژیمە قابل ئیسلاح نییە تا ئەم ڕژیمە بێ ئەم دەرد و بەدبەختی وا چەنی بووە بە نەزەر من و بەرابەرەوێتەوە تو تماشای بێکاری مەگەر هەرام جنایەتکار سەیدە چی پێژن ئەم بەحشیە هاتە سەرکار وتێ 4 ملیۆن ماڵتان بۆکەمەوە پرسن لێ کووە وەجیای ماڵ خەرگی قەورسانمان بووە کاتە و دانەدانە یان جوانەکانە کوژێ ئەیخاتە ئەوە ماڵەکەیە بیژەوە خەڵ تەوەڕوم گەیەسە دازانم 100% گەرانی خورد و خوراک مردم ئەسەر ناتوانن بسێنن بووچە باوەجود ئەوە ئێران کوشوەی دەوڵەمەنە ئەم هەموو زەخایری هەست ئەو هەموو ئیمکانات و پۆڵیە هەست وەلی خەریکە تعدادێکیە بە خەرج توریستەکان ئەیکا و تعداوە بەقیەکەی خۆیان ئەیخۆن و ئەچن لە خارج کوشوەرە و لەم داولا سەرمایە گوزاریەکەن وایدە مردم ئێران وە کوردستان لە مقاوڵیانە بێست زۆر سپاس دوو دقەمان 3 دقەمان وەخت ماوە بە تەجربە پێمان سابت بوو عەلا ڕەغمی ئەو هەموو مبارزە و تەلاش و تەنەفر و ناڕەزایەتی کە لە جمهوری ئیسلامی هەیە و خودی سەرانی جمهوری ئیسلامی باز لە ناڕەزایەتی و تەنەفری 90% خەڵکی و کۆمەلگا دەکەن ڕێگا چارە و نەجات لە جمهوری ئیسلامی و پایان بم قەتڵ و کوشتارە ئەگەر تا ئێستا ئەم مبارزە و ئێتراز و ناڕەزایەتی و تەنەفرە جوابی نەداوەتەوە چۆن دەبێ ئەم ناڕەزایەتیە یەک بگرێ بۆ ئەوەی کە
تەکلیفی خۆی لەگەڵ جمهوری ئیسلامی ڕۆشن کاتەوە زۆر کورد زەحماتی وا کێشانێ دەستیان خۆش و کەفرە کەس گیانی بەخت کردیا ئەمانە کارەی لەوا کردیاوە بە نەزەر من گشتی قابل ستایشە یانێ وەک شخص من واقعەنەگەم دەستیان خۆش بێ تەلاشیان کرێ زەحمەتیان گێشاوە لەناو ئەو فشار و بەدبەختی جمهوری ئیسلامیە ئەو هەموو نیروەی مسەلح و نیروای ئەمنیەتی و ئەو هەموو جنایەتکاریە بوو مردم سازماندارا مردم لە پاڵەوەیان مبارزەیان کردووە وەلی قسەکە سەرەوەستا سوالەکە سەوەستا بەشێتی چه شکڵێ بە چه شکلی ئایا واقعەن ئەوە دی جواببوو نییە مردمە شێمە بزانێ جمهوری ئیسلامی هەرچی ڕوژە هەزینەیە گرت لە مردم هەزینەیە مردم هەزینەیە سەختی ناڕەحەتی ئسترس زندان جەریمە کوشتن ئیعدام نازانم ئەوەیە کە جنایەت هەست جمهوری ئیسلامی هەرچی ڕوژە لەسەر ئەو مردمە تاوردیە بۆ ئەوەیە کە کارەکە کەفێ بەلایەکە و جمهوری ئیسلامی لەمە زیاتر هەزینە لە مردم نەگرێ لەمە زیاتر واقع نەتوانێت بە جنایەتەکانی ئادام بە لەوە زیاتر نەتوانێت ڕۆڵەی مردم ئادام کا و ڕۆڵەی مردم گشتی بێکار و نەداری و گیرفان خاڵی و بەدبەختی و چەربەسەری کەم کێشن ئەرێشت بێ لە مەیان ئەسی هەڵگەڕنەوە سەر خیاوان بە ئەما بە قودرەتەوە ئەما بە ئارایشی ترە و ئەما بە خەڵکارا بە هاوکاری فرە و تەسمیم ئەسێ بگرن ئەم غودەی سەرەتانە ئەم ڕژیمە جنایەتکارە ئەسێ ئەمەلاوان ئەگەر ئەمەلانەوان خۆ من وتم داستانە لەمەسا ئەسی لایوان پراکندگی وا دایسە بووە ئەم شکڵە دی جواببوو نییە ئێحسابای سەراسەری کارگەری گەرەکە مردم اتحادی گەرەکە جوانەکان سازمان هەستە نازانم کومیتای مەحەلی هەر کارێکیان پێکری فەرهەنگیانەشی دوارە بێنەومەیان ژنانەشی دوارە بێنەومەیان گشتان دەست بەنە دەستیەکەەوە ئەسی بێنە و کەف خیابان بە شعار ئەوەیە کە نەبوو جمهوری ئیسلامیەتی بڕی وەز یەک زندگی و حکوومەتێک بە دەسەڵات خۆتان بە انتخاب خۆتان کە بتوانێت وەک بەشەر ژیانکەن بتوانێت بە خاستەکان مردم تەوەجۆکە ئەشی بوو ئەمە تەلاشکەین ڕێحەل سەرنگونی جمهوری ئیسلامی زۆر سپاس هاوڕێ برایم بۆ تەوزیحەکانتەوە و بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆ ئێوە و دوارە سەڵام بۆ بینندگان ئەزیزەکان سپاس بینەرانی یازید و خۆشەویست بەم جۆرهاتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن لە هەرچوو هەن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم شاد و سەرکەوتوو بن